بوێری ژنان کۆمەڵایەتی بۆتەوە. ڕۆژی سێشەممە 21 مانگی پوشپەڕ لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕۆژی عیفاف و حیجاب ناودێر کرابوو. بڕیار بوو ئەم ڕۆژە ببێت بە هێمایەک لە ملکەچکردنی ژنان بۆ تەرحی کۆنەپەرستانە و دژی خەڵکی عیفاف و حیجاب. بەڵام بە هیممەتی ژنانی ئازادیخوازی ئێران تەواو پێچەوانەکەی بوو. بەشێکی بەرچاو لە ژنانی ئێران لەو ڕۆژەدا بە کەمپەینی حیجاب بێ حیجاب و نابۆ حیجابی زۆرم لێ پەیوەست بوون. ئەوان لە شوێنە گشتیەکان حیجابیان لەسەر خۆیان لابرد بۆ ئەوەی دژایەتی ئاشکرای خۆیان دژی حیجابی زۆرم لێ دەرببڕن. لە ڕۆژی بەناو میلی حیجاب و عیفافدا لە حاڵێکدا کە هێزە ئەمنیەکانی ڕەژیم حزوری خۆیان لە شەقام و شوێنە گشتیەکان بەڕادەیەکی بەرچاو پەرەپێدا بوو، ژنانی ئازادی خواست سەرەڕای ئەوەی کە مەترسی دەست بەسەرکردنی ئەزیەت و ئازاریان لەسەر بوو بەبێ گوێدانە هەڕەشە و گوڕەشەی بەردەوام لەبەر چاوی دوژمن بە ئاشکرا حیجابیان فڕێدا. شەپۆلێک لە فیلم و وێنەی ژنانی بێحجاب لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووە. ئەم وێنانە نیشانەی سەرپێچی بوێرانەی ژنانە لە ئاست یاسای کۆنەپەرستانەی حیجابی زۆرم لێ. 43 ساڵەکە پتر لە 25 ناوەندی حکوومەتی ئیسلامی وێڕای سەرفی بە ملیار دلار لە دەنگ و ڕەنگەوە بگرە هەتا سیستمی دادوەری و زیندانەکان، ناوەندە ئاینیەکان تا پتر لە 9 ملیۆن ئاخوند، فەقێ، کارناس و بانگەشەکاری ئاینی و هەروەها لە ئۆرگانە نظامی و ئەمنیەتەکانەوە بگرە تا سیستمی ئامۆزشی، نوێژی جومعەکان و ناوەندە ئاینیەکان تا گەشتی ئێرشاد، لە لات و چەقۆکێشە ئیسلامیەکانەوە تا سینەما و هونەری حکوومەتی هەوڵ دەدەن ژنان بکەنە بە جنسی دووهەم بێ پشتیوان و ژێرچەپۆکە. بەڵام بە پێچەوانەوە ئێستا بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و لە حاڵێکدا کە ترسیان لە دڵ نیشتووە شایەتی شکستی سەرشۆڕانەی پتر لە 43 ساڵ هەوڵی بێسەمەری خۆیانن. 43 ساڵ تەبلیغاتی مەسهەبی حکوومەتی هەوڵیدا باوک و براو هاوسەرەکان لە دژی ژنان هام بدەن، بەڵام ئەمڕۆ ڕێژێکی زۆر لە پیاوان لە کچ و خوشک و دایک و هاوسەرەکانی خۆیان دیفاع دەکەن و شایەتی ئاگرتێبەرانی سەمبولیکی ڕووسەری و فڕێدان و ژێر پێخستنی شاڵەکانی ملیان و پەرێشانکردنی پرچی ژنان لە ناو شەقامەکان، ماشێن و بازار و شوێنە گشتیەکانن. ڕژیم و فەرماندە ماوەکانی بە شوێن دۆزینەوەی شوێن پێ و سەرەداوی ئەم ناڕەزایەتیە گشتیانن و زۆر گەمژانە هەوڵ دەدەن ناڕەزایەتی ژنان لە دژی ستەم و سوکایەتی بە کەس یان کەسانێک و ڕاگەیەنەر و تۆڕە کۆمەڵایەتیە دەرەکیەکان بە هێرشی فەرهەنگی ڕۆژاوا و هیتر گرێ بدەن. ژنانی ئێران لەم وەرزەی گەرمایەدا لە حیجاب و جل و بەرگی زۆرم لێ بێزارن و دەسەڵاتدارانی نەفامی ئیسلامی وەک هەمیشە توانای دەرکی ئەم دیاردە سەرەتایی کۆمەڵایەتی و ئینسانیەیان نییە و خستنە زیندان، ناردنی پەیام و نامیلکەی هەڕەشە ئامێز، هەڕەشەی دەرکردن لە سەرکار و بێبەشکردن لە خزمەتگوزارێ گشتیەکان بە تەنیا ڕێگا چارە دەزانن. پانتایی جۆگرافیای ناڕەزایەتیەکانی دژ بە حیجابی زۆرم لێ حزوری دایکان و دایە گەورە سەرسپیەکان لە ڕیزی ئەو ناڕەزایەتیانەدا و تەنانەت حزوری ژنانی بنەماڵەی قوربانیانی شەڕی ئێران و عێراق و پشتیوانی بەشێکی بەرچاو لە پیاوانی بەرابەری تەڵەب و ئازادی خواست ئیمکانی سەرکوت و دەست بەسەرکردنی لە ئاستێکی بەربڵاودا بە دەسەڵاتدارانی کۆنەپەرست و سەرڕۆ نادات. ڕەنگە لە دنیای ئەمڕۆکە و تەنانەت لە ناو وڵاتە موسڵمان نشینەکانیش تەنیا داعشی شیعە لە ئێران و داعشی سونی لە ئەفغانستانن کە بە کوشتن و بڕیندیان هەوێ چارشێ و حیجاب بەسەر ژناندا بدەن. ئاخوند عەباس محەممەد حەسەنی بەرپرسی سازمانی عەقیدەتی سیاسی ئەرتەش دەڵێت ئەگەر حیجاب و عیفاف وەک یەکەم سەنگەری شەڕی نەرم لەگەڵ دوژمن لەدەست بچێت، سەنگەرەکانی تریش لەدەست دەدەین. بەڵام ئەم بەربەڕیەت و وەحشیگەریەی کە وەک سەنگەر ناوی لێ دەبن لە ئاست خۆراگری و پێشڕەوی ژناندا دەوام ناهێنێت و بۆ تێکشکاندنی ئەم سەنگەرە پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبیش هاوڕێ و هاوخەباتی ژنانی ستەم دیتون. هەڵوەشاندنەوەی حیجابی ئیسلامی یەکەم هەنگاوە لە پێناو دەستەبەرکردنی ئازادی زۆرتر و بربڵاوتردا. جەسارەت و وێری ژنان ئەمڕۆکە بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ژنانی جەسوور و خەباتکار،
شان بەشانی کرێکاران و زەحمەتکێشانی پێشڕە و پێشەنگی ڕووخاندنی دەسەڵاتی ئیسلامی و بنیاتنانی کۆمەڵگایەکی ئازاد و ئینسانین. کۆمەڵگایەکی کە تێیدا ئازادی تاک ڕەمزی دەستەبەربوونی ئازادی گشتیە. کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و تێر و تەسەل کە لەوێدا یەکسانی ژن و پیاو لە هەموو بوارەکانی کار و ژیاندا مسەوەگەر بێت.